کە مناڵین گەورەترین کێشەمان ئەوەیە یاریەکانمان بشکێنرێت کاتێک گەورە ئەبین پێمان وایە هەر شتێک پێچەوانی حەز و ئارەزووی خۆمان بێت ئەوە کێشەیە بۆ ئێمە بەڵام لە کاتێکە ئەمە تاقیکردنەوەی ژیانە و ئەبێ پێیدا تێپەڕ ببین. سڵاوتان لێ بێ بینەرانی وێزگە نیوز لە هاوڵاتیان ئەپرسین ئایا قەد ڕوبەڕووی کێشەیەک بوویتەوە و پێدوا بوو بێت ئەم کێشەیە تێناپەڕێنیت یاخود بۆ ماوەیەکی کەمیش بوو بێ بیرت کردبێتەوە ئەم کێشەیە گەورەترە لە توانای خۆمان لە کاتێکە دوای ماوەیەکی زۆر پێمان وایە ئەم کێشەیەمان تێپەڕاندە و دەتوانین چەندەهای تریش تێپەڕێنین بینەرمان بن. بەدڵنیاییەوە بەڵێ ئینسان کە خۆی گەورە خەڵقی کردووە ڕوبەڕووی هەموو کێشێک بێتەوەنی نییە ئینسانی ڕوبەڕووی کێشە نەبێتەوە هەموو ڕوبەڕۆ بیناوانە جا هەر کێشە بێ من خۆم تووشی کێشە بووم بەڵێ کێشەی زۆر ئەو کێشەم بۆ دروست بوو سوپاس بۆ خۆی گەورە ئێمە میلەتێکی موسڵمانین ئەگەر پابند بین بە دینەکەمان خۆی گەورە یارمەتیمانەیە هاوکاریمانەکە زاڵی بەسەر کێشەکانە بەدڵنیایی بێگومان. سەبار بە کێشە و گرفت یان نەهامەتیان مصیبەت ئەگەمانێ پێناسێکی کورتی کەی نەتوانین بڵێن بریتە لەو حاڵەت و بارودۆخانەی کە بەسەر مرۆڤەکاندا دێت بەبێ خواستی خۆیان یعنی خواستیان نییە بەڵام لە هەمان کاتە ئەو حاڵەتە دێ بەسەرێنە لێرە پێویستە ئینسان خۆڕاگر بێ لە ئاسی ئەو کێشە و گرفت و نەهامەتیانی کە ڕوبەڕووی ئەبێتەوە ئەمەش پێویستی بە بیرکردنەوەیکی فراوان و ورد هەیە و پێویستی بەوەی ئینسان پلانی هەبێ بۆ ڕوبەڕوونی ئەو کێشانەی کە ئێتە بەردەمی جا پێویستە لەسەر ئێمەی مرۆڤ کاتێک کە تووشی کێشیان گرفتێکە بین ئیتر بەڕاستی ئێمە پەنا نەبین بۆ ئەو شتانەی کە ئەبێتە هۆکاری گەورەترکردنی کێشەکان ئەبێتە بێزارکردنی ئینسان بەڵکو ئینسانە بێ بە بیرێکی ورد بە عەقڵێکی گەورە دانی شەبیر بکاتەوە بۆ چارەسەری و ئەگەر پێویستیشی بەڕاوێژە بوو لەگەڵ ئەو کەسە دڵسۆزانەی کە خۆیان بە دڵسۆزی ئەزانێ توانێ ڕاوێژیان لەگەڵاکە بۆ چارەسەری کێشەکە و ئێتر هیچ کێشەیەک نییە لە ئینسان گەورەتر بێ ئینسان لە هەموو شتێک گەورەترە لەبەرەوە هیچ شتێک هیچ ڕووداوێک نییە لەژێر دەستی ئینسان دەرسێ بە مەرجی ئینسان خاوەنی ئیرادە و ویست و هیمەت و معنەویاتێکی بەرز بێ. هەموو ئینسانیان کە یەتە دنیاوە بە مروری زەمان بە پێی کاتەکانی ژیانی تووشی کێشە گرفت بێتەوانێ بەڵامی تر کێشە هەیە گەورە کێشە هەیە بچووکە کێشە هەیە گەورەترە دەرەجێ هەیە بەڵام ئەوەش کە کردە سەر ئینسانەکانی ئینسان هەیە کێشەی زۆر گەورە بەلای بەسیط تاڵێ سەهل وەرێگرێ ئاسان وەرێگرێ هەشتا هەر شتێکی بەسیط بێ ئەینتر لە مێشکانی ئەو نەلێکە توانێ گەورەیەکە کێشەیەکی تر لەبیر ئەباتەوە تاکید هەیە کێشە هەیە قورسرا ئەوەی پێشووتر هەر هیچ نییە لە بەرچایە یعنی سامڕۆ ئینسان تووشی گرفتێکە بێ یان تووشی کێشەیەکە بێ ئەڵێ لەمە گەورەتر نییە بەڵام نا کێشەی ئەگەر لە مانی چواردەور سیرکە یان سەیری خوار خۆت یان سەیری سەر و خۆتەکەیت کێشەیەکیان هەیە ئەمەی تۆ هەر هیچ نییە بەچاویەوە. هاوڵاتیان باسی زاڵبوونی خۆیان کرد سەبارەت بەو کێشانەی ڕوبەڕوویان دەبێتەوە لە کۆتاییدا ئەڵێم خودای گەورە مرۆڤی هێندە بە گەورەی و بە توانایی دروست کردووە کە بتوانێت بەسەر هەموو کێشەیەکدا زاڵ بێت تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ.